بەڵێ بەڕێزان لە تەوەری یەکەم ئەمڕۆی بەیانیت باش کوردستان گفتوگۆ دەکەین لەگەڵ میوانەکەم سەبارەت بە حکمی چەکەڵگرتن. ئایا لە ئێستادا چەکەڵگرتن بۆتە هەر حاڵەتە یاخود بۆتە دیاردە بۆچی ئێمە لە کاتی هەم لە خۆشی هەم لە ناخۆشی لە هەر گرفتێکدا بێت زیاتر هاوڵاتیان پەنا بۆ هەڵگرتنی چەک دەبن؟ ئایا ئەو کەسانە کێن ڕێپێدراون کە چەک هەڵبگرن یاخود دەتوانن لە چ کاتێکدا چەکەڵگرنیان لە هەمان کاتدا ئێمە یاسایەکمان هەیە تا ئێستا توانی بێتمان کە سنوورێک دابنین بۆ کەسانەی کە چەک هەڵدەگرن یاخود یاسایەک هەیە کە ڕێبگرێت لەوەی کە بە هەڕەمەکی و بە هەر شێوەیەک بێت زۆربوونی چەک لە ناو هەم کۆمەڵگەدا و هەم چۆن ئەو چەکانی کە دێتە ناو کۆمەڵگە یاخود دێتە ناو شار لەلایەن کێوەی و کێ بەرپرسە لەم دیاردەیە ئێمە گفتوگۆی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان. بەڕێز ئاسۆ هاشم پارێزەری ڕاوێژکار لە شاری هەولێرەوە لەگەڵمان دەبێت. کاگاسۆ سپاس بۆ بەشداریکردنت ئەمڕۆ لە بەیانی باش کوردستان لەگەڵمانیت. دەمەوێت وەکو پارێزەرێکی ڕاوێژکار سەرنجت بزانم سەبارەت بە دیاردەی زۆربوونی چەک بە تایبەت لە ناو کۆمەڵگەدا. بەڵێ زۆر سپاس. زۆر سپاس بۆ ئێوە و بۆ بینەرانی کەناڵی NRTش بەیانیتان باش. دیارە هەڵگرتنی چەک دەتوانم بڵێم لە دوای ڕاپەڕینەوە هەروەکو جەنابیشت ئاماژەت پێکرد بە شێوەیەکی هەڕەمەچی یعنی خەڵک چەکی هەڵگرتووە. مەسەلەن ئەو وەهمی ترسە لە لای خەڵک دروست نەبووە کە هەڵگرتنی چەک بەبێ مۆڵەت کارێکی مەترسیدارە و پێچەوانەی یاسایە و دەتوانم ئەوەش بگەڕێنمەوە بۆ دوو خاڵی سەرەکی کە وای کردیە مەسەلەی هەڵگرتنی چەک و بێباچی خەڵک بەرامبەر بە هەڵگرتنی چەک و بوونی چەک لە هەموو ماڵەکان. ئەو دوو هۆکارەیە کە یەکەمیان بەڕێی من قانونی ژمارە 16 کە لە ساڵی 1993 سەبارەت بە چەک و هەڵگرتنی چەک و ئەو شتانە لە پەرلەمانی کوردستان دەرچووە. قانونەکی تون نییە ئەوە بەڕێی خۆمە هەڵبەتە یعنی وەکو پارێزەرێک پێشتری شەرە و ڕێیەمدایە. دوو مەسەلەی سزادانی ئەو کەسانەی کە مۆڵەتی چەکیان نییە و چەکیان هەڵگرتی ینی دادگا کەم تا زۆر تون نەبووە لەو مەسەلەیە. بەڵام یعنی دەبینین کە مەسەلەن زەمانی خۆی کە بڵێن حکومی حیزبی بەعسە بوو لە عێراق و کوردستان خەڵکە یعنی کەسێک ئەگەر چەکەکی هەبایە ئەو ترسەی هەبوو کە ئەگەر بگیر یەکسەر ئەعدام دەکرێت یعنی بوونی چەکێک یەکسەر سزای ئەعدامی لەسەرە. بەڵام ئەوەی کە ئێستا هەیە بڵین لە هەرێمی کوردستان خەڵک گوێ ناداتە مەسەلەن قانون بیری بەلای ئەوەدا ناڕوە کە سزای هەڵگرتنی چەکێک بەبێ مۆڵەت یعنی شتێکی مەترسیدارە و ناپێچەوانەی یاساشە. بۆیە یعنی دەتوانم بڵێم دەیگەڕێنمەوە بۆ ئەو دوو هۆکارە. مەسەلەن ئێستا لە قانونی ژمارە 16 لە مادەی 21ەم کە لە ساڵی 93 دەرچووە سزای و کەسانەی دیاری کردیە کە چەکی بەبێ مۆڵەت هەڵدەگرن. بەڵام سزایەکەی کەمە ینی پێویستە ئەو قانونە هەموار بکرێتەوە بەڕاستی من وەکو خۆم وەکو پارێزەرێک وەکو ئینسانێکی ژانی کە ئەو دیاری لێ بە مەترسی دەزانم لەسەر ئاسایشی مرۆڤ لەسەر مەسەلەن شێوی کۆمەڵایەتی لەسەر ئەو جۆرە شتانە لەسەر دادگاش تەنانەت لەسەر سەروەری یاساش یاسایەکە پێویستە تند بکرێەوەی کە وەکەوەی کە پێشتر هەبوو ینی دەبێت ئەو بیرکردنەوەی لای خەڵک دروست بکرێت کاگەر ئەتو چەکە کتەبی لە ماڵ بەبێ مۆڵەت سزای لە سێدارەدان ئەگەر ئاشکرا بکرێت. بەڵام ئێستا کەم تا زۆر خەڵک بەڕاستی گوێ نادا بە دادگا لەبەرەوەی هەم قانونەکە قانونێکی مەتاتیە و هەم دادگای لەو مەسەلەیە. دەتوانین بڵین لە ڕووی یاساوە کێنەوە کەسانەی کە ڕێگە پێدراون یاخود یاسا ڕێگەی بەکێ داوە چەک هەڵبگرێت؟ خۆیەگە ڕاستی دەوێت لە هەموو دەوڵەتێکی موئەسسەساتی لەو دەوڵەتانەی کە بڵێن پێگەیشتون و یاسا تێیدا سەروەرە و هاتوونەتە سەر پێی خۆیان لە ڕووی دیموکراسیشەوە تەنها دەبێت ئەو جیهەتانەی کە زۆر ڕسمینە مەسەلەن وەکو سوپا وەکو پۆلیس وەکو هێزە ئەمنیەکان وەکو ئانەی کە مباشر پەیوەندیان بە حکوومەتەوە هەیە چەک هەڵبگرن. لە خارجی ئەوانە بە بۆچوونی خۆم مەسەلەن کابرا کۆمپانیایەکی سکویریتی هەیە مەسەلەن کابرا کۆمەڵێک
چەکداری خۆی هەیە فەوجێکی هەیە ئەتوو بچی لەبەرەوەی مەسەلەن کابرا وەزیرە لەبەرچی یعنی ئەگەر خۆی دەوڵەتەکە مؤسساتی بێ و قانونی چەک تونتر بکرێ بەڕێی من یعنی وەزیرێک پێویستی بەوە نییە 20 چەکدار لە دوی بڕوە یان مەسەلەن پەرلەمانتار پاسەوانی ناوێ ئەگەر قانون سەروەر بێ ئەو کاتە یعنی جەیش و دەستگا ئەمنیەکان بەس تەنها ئەوان چەکیان لە دەست بێ مەترسی لەسەر ژیانی کەس نامێنێ بەڵام ئێستا مەسەلەن دەستگایەکی کۆمپانیایکی سکوریتی دەتوانێت مۆڵەتی چەک وەربگرێ لە بۆ 1000 کەس مەسەلەن کەسێکی تر زۆر یعنی لە دوای ڕاپەڕینەوە زۆر کەسمان بینیەوە بە واستە ئەو شتەی وەرگرت بەڵام کاگەستۆ دەمەوێت لێرەدا ڕاتگرم سەبارەت بەوەی کە تۆ دەڵێیت کۆمپانیایەکی سکوریتی کە دەتوانێت مۆڵەت بۆ 1000 کەس وەربگرێت ئەمە بەبێ ڕەچاوکردنی تەمەنە بەبێ ئەوەی گوێ بەوە بدرێت تەمەنی ئەم کەسانە چەنە کە مۆڵەتی چەکیان بۆ وەردەگیرێت ناخۆی لە قانونەکەی دیاری کردیە یعنی ئەو کەسانەی کە تەمەنیان لە سەروی 18 ساڵیە دەبی مۆڵەتی چەکیان پێ بدرێ و ئەو کۆمپانیای سکوریتیانش دیارە لە چوارچێوە قانونە ئیشیان کردیە بەڵام هەر جارەی دیکە کارەی نایاساییە ئەمە حەقمانیە لەسەر تەمەن خۆ مەسەلەن ئەگەر کەسێکی تەمەن خوار 18 ساڵیش ئینسان بکوژێت 45 ساڵی و 50 ساڵی پیرێک چەکی لە دەست بێ ئینسان دەکوژێت یعنی پەیوەندی بە تەمەنەوە نییە خودی هەڵگرتنی چەک مەترسیەکی گەورەیە لەسەر ژیانی ئینسان ئەوەی کە ئێستا لە هەرێمی کوردستان دەبینین بەداخەوە کە ڕۆژانە کەسانێکی سەرجادە یاخود کەسانێکی نابەرپرست چەکیان لە دەستەوە خەڵک دەکوژن بەڕاستی هۆکارەکەی چییە هۆکارەکەی ئەوە یعنی قانون ئەو قانونەی کە هەیە نەیتانیەڕ پێش بەوە بگرێت کە خەڵک بە ئاسانی چەک هەڵنەگرێ بۆیە دەبین ڕۆژانە گوێبیستی خەبەری ناخۆش دەبین لەبارەی مەسەلەن کوشتنی خەڵکەوە یعنی ئەمنجارەکەش لەسەر ئەوە جەخت دەکەمەوە کە پێویستە بەڕێی خۆم بۆ یعنی ئەو دیاریتە بنبڕ بکرێ وەلایانی کەم ئەگەر بنبڕیش نەکرێت کەم بکرێتەوە قانونی هەڵگرتنی چەک تند بکرێەوە سنووردار بکرێ بەڕاستی مەسەلەن تەنها هێزەکانی ئەوانەی کە جیهەتی ڕسمینە لە هەرێمی کوردستان سوپایە مەسەلەن یاخود پۆلیسە یاخود هێزە ئەمنیەکانن جگە لەوانە هیچ کەسێکی کە مەسەلەن بۆ پاساوی بۆ نەهێنرێتەوە لەبەرەوەی ئەوەی کۆمپانیا هەیە کابرا کۆمپانیای سکوریتیە بە دارەچی لە دەستبی کوتەکەچی لە دەستبی وەکەوەی کە لە ئەوروپا یعنی پچ پێویست دەکە بە بیکەیسیەوە لە دەرکەی مۆڵەک ڕابوەستە کابرایەکی سکوریتی بەڕاستی یعنی چ پێویست دەکە ئەگەر لە کاتێکدا بەس تەنها سوپا و پۆلیس و ئاسایش چەکیان لە دەستبی بەڕێی من هیچ مەترسێک لەسەر تاک نامینێ و هیچ مەترسێک لەسەر ژیان یەک بەیەکمان نامینێکەوەی کە ئێستا هەیە هەموو ماڵک وەک بەشێکی زۆری ماڵەکان چەکی تێدا زۆر باشە کەواتە کاگەستۆ دەمەوێت بزانم لە ڕووی یاساییەکەوە حکمی ئەو کەسەی کە چەک بەبێ مۆڵەت هەڵدەگرێت چییە؟ ئەوم بۆشی بکەیتەوە. مادەی 21 لە قانونی چەک لە 4 بڕگا ئەوە سزای ئەو کەسانەی دیاری کردیە کە مەسەلەن کابراەک ئەگەر چەک دروست بکە مەسەلەن لە ماڵەکەی خۆی چەکی حەڕبی دروست بکە لەو حاڵەتێک کە چەک دروست دەکات سزایەکەی زیندانی هەتاییە لە کاتێکدا بۆ چووریم پێویستە سزای لە سێدارەدابی ئەوەیەک دوو ئەو کەسانەی کە بەبێ مۆڵەت چەک هەڵدەگرن سزایەکەیان تەنها 1 ساڵ زیندانیکردنە و لەگەڵ غەڕامەیەکیش یعنی ئەو سزایە کە ساڵێک زیندانیکردن لە بۆ کەسێک کە مۆڵەتی نییە و چەکی هەڵگرتیە بەڕێی من یعنی سزایەکی زۆر کەمە و پێویستە ئەو سزایە تونتر بکرێ هەر ئەوەش یعنی وای کردیە یعنی بەسەرەن سوچی ئەو عقوبەیەیە کە وای کردیە خەڵک بە شێوەکی بەرچاو چەک هەڵبگرن و دیارە مادەکانی تریش ئاماژەی بەوە کردیە مەسەلەن ئەو چەکانێک کە تەقەمەنینە یان حەربینە یاخود ناڕینە یاخود مەسەلەن پەیوەندی بە تەقینەوە ڕوومانە ئۆشتانەوە هەیە ئەمە بە شێوەکی گشتی باسی کرایە لە قانونەکە بەڵام ئەوەی کە ئێستا ئەمە باسی دەکەین چەکە وەکو کلاشینکۆف کە لە هەموو ماڵەکەیە ئەگەر کەسێک بەبێ مۆڵەت هەڵی بگرێت زیندانی 1 ساڵ حکمی تێدا زۆر باشە زۆر سووکە و ناتانی پێش لەو لێشاوە بگری کە خەڵک چەکی هەیە لە زۆر باشە من دەمەوێت لە ڕۆی یاساییەکەشەوە گەر کەسێک دەمەقاڵەیەک ئەو کەسەی کە بۆ نمونە چەکی پێەیە کە ئەو چەکە دەردەهێنێت
میل بێنێتەوە ئەمە لە ڕووی ئەگەر نەشی تەقێنێت بەڵام تەنها چەکەکە دەربێنێ و میل بێنێتەوە ئەمە ئەگەر بەکاریشی نهێنێت ئەمە یاسا ئەمە سزاکەی چی دەبێت لە ڕووی یاساوە؟ بەخۆی چەند ئەوە یعنی لە قانونی سیلاح دەڕۆی نەدەرێ ئێستا دەچینە سەر قانون عقوباتی عێراقی باسی هەڕەشەکردن دەکەین لە ڕووی چەکەوە یعنی مەسەلا کەسێک ئەگەر مۆڵەتی چەکی نەبی ئەوە تاوانە کە کردیتی دوو کە میلەیەکەچی دەینتەوە و ئەوجا ئەگەر بیکوژێ و لە ناوی ببە ئەوە عقوبەیەکی هەیە کە مادەی 406 زیندانی مثلەن عقوبەکەی سزای لە سێدارەدانا و ئەگەر میلی لێ بێنێتەوە تەنها برینداری بکە ئەوە مادەیەکی ترە کە پێی دەڵێن مادەی 405 فەقەڕەسی یەک لەبەرەوەی لێدایە و برینداری کردیە بەڵام نوێی کوشتێ بەڵام بەنای کوشتن لێدایە دوو ئەگەر میلی لێ بێنێتەوە بە نیەتی کوشتن بێ ینی نیەتی کەسەکە کوشتن بێ و میل لێ بێنێتەوە دەرفەت نەبێ بیکوژێ مادەکە عینەن 405 کە سزایەکەی هەندێک جار هەتایە و هەندێک جاریش سزایەکەی لە 7 ساڵ هەتا 15 ساڵە و ئەگەر بێت و سیلاحی یعنی لێ ڕابچێشێت و لێ بدات یعنی لە لاقی بدا یاخود لە شوێنێکی تری بدا بە نیەتی کوشتن نەبێ مادەکەی 412 لەگە 413 کە دەبتە هەڕەشە لەسەر ژیانی ئەو کەسە ئەوە هەمووی لە قانون عقوباتی عێراقی دیاری کرایە بە شێوەیەکی تەفاسڵشی کرایتەوە مەسەلەی هەڵگرت ئەوە لێدانی مەسەلەن کەسێک بە سیلاح بکە بیکوژێ یان کە نەیکوژێ یاخود برینداری بکە. زۆر باشە کاگاسۆ کەواتە مامەڵەکردن بە چەکەوە ئەو کەسانەی کە مامەڵە بە چەکەوە دەکەن ئەمانە تا چەند لە ڕووی یاساوە ڕێگە پێدراون ئایا مۆڵەتیان دەدرێتێ یاخود چۆن ڕێگەیان پێدەدرێت بەو کەسانش کە مامەڵە یاخود کڕین و فرۆشتن بە چەکەوە بکەن؟ خۆی بەشێکی زۆری ئەو تاوانانەی کە ئێستا دەکرێ ئەوانەی بە تایبەتی چەچیان پێیە یعنی بەشێکی زۆریان مۆڵەتی چەچیان نییە بەشێکی زۆریان لە ناو خودی خۆیان لە ناو هێزی پێشمەرگە مەسەلەن هەوێی ئەوەیان هەیە مەسەلەن ناسنامەی پێشمەرگایەتیان هەیە بەڵام لە خارجی وەزیفەکەشیان کە پێویستە لە قانونی عەسکەری ئەوەش جارێکی دیکە هەموار بکرێتەوە ناکرێ یعنی مەسەلەن پێشمەرگەیەک کە لە وەزیفەکەی کۆتایی پێدێت چەک بباتە ماڵەوە یاخود چەک لەگەڵ خۆی هەرگوو یاخود دەمانچە لەگەڵ خۆی هەڵبگرێ بۆیە یعنی زۆربەی و تاوانانێک کە ئەنجام دەدرێت بەشێکی ئەو چەکدارانە کە هەوی ناسنامەی مەسەلەن پێشمەرگایەتیان هەیە و بەشێکی زۆریشیان ئەو کەسانە نەکە لە بنەڕەتدا مۆڵەتی چەک هەڵگرتنیان نییە ئەو کەسانە نە زیاتر بەڕاستی ئەوی تاوان ئەنجام دەدا و بەشێکی یعنی زۆریش خەڵک بە شێوەی هەڕەمەچی چەکی هەیە لە ماڵی خۆی یعنی گوێی نەداوە بە قانون و بە یاسا و زۆرشتانە لەوانەیە وشیاریشی نەبی لەو بوارەوە بۆیە سڵ ناکاتەوە لەوەی کە مەترسی هەڵگرتنی چەک بەبێ مۆڵەت چییە و خەتەریاتەکانی چیە بەڕاستی کە لێی دەقەومێ ئەو کاتە ڕوبەڕووی دادگا دەکرێتەوە تێدەگا کە ئەو کارێکی ناقانونی کردیەوە کارێکی کردیە کە پێچەوانەی یاسا و پێچەوانەی هەموو بنەماکانی مافی مرۆڤیشە. زۆر باشە کەواتە کاگاسۆتۆک و پارێزەر لە دادگاکاندا زۆرتر بەرکەوتنتان بە ڕوودا و کەیسەکان دەبێت زیاتر و ڕووداوانەی کە ڕوودەدەن کە تایبەت بێ بە دیاردەی چەگەڵگرتن یاخود ڕووداوی کوشتن ئایا و کەسانە مۆڵەتی چەگەڵگرتنیان هەبووە؟ تازە هەر ئاماژەم پێکرد یعنی بەشێکی زۆری بەڕاستی ئەوانەی کە مەسەلەن تاوانی چەکیان ئەنجامدایە ئەو کەسانە کە لە ناو هێزە چەکدارەکان ناسنامەی پێشمەرگایەتیان هەیە پێیان وایە کە ئەوانە ناسنامەی پێشمەرگایەتیان هەبی کە هەڵبەتە ئەوش لە قانون سنووردار کرایە کە کەسێک کە چەکداربی ناکرێ مەسەلەن بەردەوام دەمانچەی پێبیا خود دەبی لە کاتی وەزیفەکەی کە دادەبەزی دەبی مەسەلەن دەڕاتە ماڵەوە یاخود مۆڵەت وەردەگرێ پێویستە چەکەکەی لەو شوێنەی کە دەوامی تێدا دەکات دای بنێەوە ئەو کاتە بەبێ چەک و بەبێ دەمانچە بڕاتەوە ماڵەوە ئەگەر لە خارجی وەزیفەکەی خۆی چەک هەڵبگرێ اعتیبار بکرێ بەوەی کە ئەوە یعنی چەکی هەڵگرتیە بەبێ مۆڵەت نەک ئەو وا هەز بکە کە پێشمەرگەیە لەبەرەوەی پێشمەرگەیە زۆر ئاساییە مەسەلەن کلاشیکۆف هەڵبگرێت دەمانچە هەڵبگرێ بە بەردەوامی دەبێت ئەو مەفهومە تێبگا کە تەنها ئەو لەو کاتە پێشمەرگەیە کە وەزیفەی هەیە و لەو کاتەش ڕێپێدراوە کە چەک هەڵبگرێت کە لە ناو وەزیفەکەیدایە بۆیە سەبارەت بە وەڵامەکەی جەنابەت بە تەئکید زۆر بەشیان ئەو کەسانە نە کە مۆڵەتی چەک هەڵگرتنیان نییە.
زۆر باشە ڕێکشتی تریشێ یعنی ئێستا دیاریدەیەکی دیکە هەیە لە هەرێمی کوردستان مەسەلەن دوکانی فرۆشتنی کەلوپەلی سەربازی هەیە یعنی بەشێکی زۆری ئەو دوکانانە بڵێن کەرەستەی خەتەرناک کەرەستەی مەترسیدار دەفرۆشن کە هیچ کەمتر نییە لە مەسەلەی کلاشینکۆف و مەسەلەی چەک و ئەو جۆرە شتانە بۆ نمونە لە زۆربەی ئەو دوکانانێک کە کەلوپەلی سەربازی دەفرۆشن تابڕ هەیە کە تابڕیش یعنی یەکێکە لەوانەیە کە تەنها بۆ ڕاونیە ئینسان دەکوژێ و کۆمەڵک کەرەستەی تریان هەیە کە لە بۆ ڕاو و ئەو جۆرە شتانە بەکاردێکەوەش جارێکی دیکە پێویستە بە شێوەی گشتی بنبڕ بکرێ و ئەو دوکانانێک کە کەلوپەلی سەربازی دەفرۆشن بە بۆچوونی من پێویستە تەنها مەسەلەن جلوبەرگ و پێڵا و ئەو شتانێک کە پێویستە بۆ وەکو کەرەستەیەکی مەسەلەن ئارایشگایی بۆ سەربازی نەک کەرەستەی تەقەمەنی ئەو شتانە بە شێوەی گشتی لە قانونەکە پێویستە هەموار بکرێتەوە و قەدەخە بکرێ بەڕاستی. زۆر باشە کاگاستۆ کەواتە وەکو خۆشت ئاماژت پێ کرد چی وای کردووە کە ئێمە ئەم دوکانانش هەبێت کە بەم شێوەیەم کەرەسە سەربازیانە وەکو باسیشی دەکەی کە هەندێک کەرەسەی ترسناکیشەیە لە بواری سەربازیە ئەوان دەبێتە سەرمەترسی بۆ سەر ژیانی هاوڵاتیان و خەڵک ئەوان لە ئێسادا دەیفرۆشن ئەمە چی وای کردو کەم بێباکێش هەبێت یا بەم شێوەیە کاراسانیش کراوە بۆ هاوڵاتیان بازرگانی بەم کەرەستانەوە بکرێت. هەموو هۆکارەکەی ئەوەیە کە چوارچێوەیەکی یاسایی توند دانەندرە لە بۆ فرۆشتنی کەلوپەلی سەربازی و هەموو ئەوانەشی کە ئەو دوکانی منێن کەلوپەلی سەربازیان هەیە مۆڵەتی ڕسمیان هەیە هەڵبەتە لایەن جیهەتە پەیوەندیدارەکانەوە و بەشەکیان لەوانەیە بە شێوەی نهێنی ئەو شتانە بفرۆشن یعنی لە خاریجی مەسەلەن ئیشەکەی خۆیان بە شێوەی نهێنی چکە بینیمانە زۆر جار ئەو کەیسانێکە لە دادگا هەبووە زیاتر لەلایەن ئەو کەسانەوە بۆ کە دوکانی کەلوپەلی سەربازیان هەیە بە شێوەی نهێنی کڕین و فرۆشتنیان مەسەلەن بە دەمانچە و بە کۆمەڵێک شتی ترەوە کردووە دواتر ئاشکرا بۆ کەوانە کەلوپەلی سەربازی مەترسیدار دەفرۆشن کە پێچەوانەی قانون و پێچەوانەی یاسای چەکەڵگرتنیشە. باشە کاگاستۆ بۆچی ئێمە بەتایبەت دەگەڕێمەوە سەرەوەی کە پێویستە قانونی هەڵگرتنی چەک لە هەرێمی کوردستان هەموار بکرێتەوە لەلایەن پەرلەمانەوە. بەڵێ کاگاستۆ بۆچی بەتایبەت کۆمەڵگەی ئێمە وای لێ هاتووە لە هەم لە ڕووداوە ناخۆشەکان هەم لە هەر مەراسیمێک هەر بۆنەیەک دابێت هەر پەنا بۆ چەک و پەنا بۆ تەقەی خۆشی و کە ئەمەش چەندین جار ڕووداوی نەخوازرا و ڕووداوی گەورەی لێکەوتۆتەوە پێ وایە بۆچی کۆمەڵگەی ئێمە بەم شێوەیە بیر دەکاتەوە وەک پارێزەر و ڕایشکارێک کە من دەمەوێت سەرنجە لەسەر ئەم ڕووداوانش بزانم. خۆی ئەوەش دوو هۆکاری هەیە یەکەمیان نەبوونی هوشیاری تاکە مەسەلەن خەڵک دەرک بە یاخود بڵێن ڕۆشنبیری یاسایی نییە مەسەلەن بێباکە بەرامبەر ئەو یاسایانەی کە هەیە دوو پەیوەندی بەو ژینگەیەوە هەیە کە بە درێژایی مەسەلەن 30 ساڵی ڕابردوو یاخود بە درێژایی 56 ساڵی ڕابردوو ئێمە لەو کۆمەلگای خۆمان مەسەلەن لە عێراق و هەرێمی کوردستانیش دائما یعنی تعاملکردنمان لەگە شەڕ و جەنگ و مەسەلەن ماڵوێرانی و هەڵگرتنی چەک و بەرگریکردن و ئەمە یعنی کۆمەلگایەک بووینە لە قۆناغی بەرگری بووینە قۆناغی چاک هەڵگرتن بووینە یعنی ئەوە زیاتر پەیوەندی بۆ هەیە کە ئێشتا ئێمە ماومانە بگەینە مەسەلەن وڵاتە پێشکەوتوەکان کە چەک بە شتێکی مەترسی بزانین لەسەر ژیانی خۆمان و ئێشتا ئێمە ماومانە مەسەلەن تێبگەین لەوەی کە یاسایەکان چۆن مامەڵە لەگەڵ خراپی هەڵگرتنی چەک دەکەن پەیوەندی بەو دوو هۆکارەوە هەیە یەکە یعنی پەیوەندی بەو ژینگەوە هەبووە کە ئێمە هەمان بۆ بە درێژایی مەسەلەن چەند ساڵی ڕابردوو کە لە ناو شەڕ و شۆڕدا ژیاوین دووەمیش پەیوەندی بە نەبوونی وشیاری یاسایی هەوەیە لەلایەن تاکەکانەوە بەرامبەر بە یاسا و بەرامبەر بە سزادان و مەسەلەن ڕێگریکردن لە هەڵگرتنی چەک و مەترسیەکانی بەڕاستی. بەڵێ کاگاستۆکاتە چۆن کۆمەلگە وشیار بکەینەوە پلانمان چی بێت کە بتوانین کۆمەلگە لەم دیاردەیە وشیار بکەینەوەی تر ئەم ڕووداوانە کەم بێتەوە ئەم ڕووداوانە بەرەو کەمبوونەوە لە ناوچوون بچن. یەکەم شت پێویستە ئەو یاسایە ئێستا هەموار بکرێتەوە
و کە ئەو یاسایە هەموار کراوە لە ڕێگای کەناڵەکانی ڕاگەیاندن و لە ڕێگای لایەنە پەیوەندیدارەکان و لە ڕێگای وەزارەتەکانەوە خەڵک هۆشیار بکرێتەوە کە یاسایەکەی ئێستا توندە و سزایەکەی ئەوە هەیە لە بۆ خەڵک ڕوون بکرێتەوە و شیاریان پێ بدرێت و تەوعیە بکرێن لەوەی کە لەمە دووە هەڵگرتنی چەککارێکی خەتەرەوە بەڕێی من وەکو پارێزەرێک و وەکو ئەزمموی کارکردنی خۆشم لە کاری پارێزەرایەتی پێویستە هەڵگرتنی چەک بەبێ مۆڵەت سزاکەی ببێتە زیندانی هەتا بۆ ئەوەی یعنی بە شێوەیەکی یەکجارەکی ئەو دیاری دەیە بمبڕ بکرێ و خەڵک بەڕاستی چیتر چەک بەکار نهێنێ چکە دەبینە ڕۆژانە خەڵک دەکوژرێ خەڵکی بێتاوان دەکوژرێ لەگەڵ ئەوەی کە خەڵکەکە سیر کە ئێستا قەزەیەک لە دارەت و مەسەلە ڕوویدایە چەند ڕۆژێک پێش ئێستا کەسێک نەمۆڵەتی هەبووە نەهیشتەچی بۆ لە خت و خۆڕە هاوڵاتیەکی کوشتیە لەگەڵ ئەوەی کە هاوڵاتیەکەشی کوشتووە خانەوادەی هاوڵاتیەکە دەرێن ئەمە بڕوامان بە دادگانیە وەسکاڵات تۆمار ناکەین هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە پێشووتر باسم کرد یعنی خەڵک بتمانەی بە دادگان نەمایەوە ئەو یاسانەی کە هەنە وەکو پێویست توڵنینە بۆ ئەو کەسانێک کە چەکی بەبێ مۆڵەت هەڵدەگرن و خەڵک دەکوژن بۆیە هەم لەلایەک دەبێتە قوربانی وەلا جارێکی دیکە دەبێتە قوربانی کە متمانەی بە دادگانی ئەو متمانەی بەو یاسایانە نییە کە لە هەرێمی کوردستان هەیە بۆیە باشترین یعنی بژاردە باشترین چارەسەر بۆ ئەوەی کە چەک لە هەرێمی کوردستان قەدەغە بکرێ و ئەگەنیەتێکە بێ ینی هەڵوەتە بۆ مەسەلە گەنیەت نەبێ ئەو هەر ئەو بربەڕڵاییە کە ئێستا هەیە و پاشاگەردانی هەیە بەردەوام دەبێ بەڵام ئەگەر نیەتێکی جددی هەبێ بۆی کە چەک بە شێوەیەکی گشتی بنبڕ بکرێ یەک دەبێت سزای و کەسانە بێتە زیندانی هەتایی دوو دەبێ جگە لە پۆلیس و ئاسایش و هێزی سوپاپ وەزارەت پێشمەرگە کەسی تر نابێت چەکی لە یعنی دەستگای سکوریتی پێویستە کوتەچ پێ بێ پێویست ناکات دەستگایەکی سکوریتی لە مۆڵێک ڕابوەستێ یاخود حیمایەتی شەریکەیەک بکات چەچ بیکەیسی پێ بێ پێویست بۆ دەکات ئەگەر ئاسایش و پۆلیس و ئەوە جگە لەوان هیچ کەسێکی تر چەچێ مەترسی لەسەر ژیانی ئەو کەسانە نابێت کە ئەوان دەیان پارێزن بۆیە پێویستە یعنی کوتەک بێتە گۆڕێت یعنی جگە لە دەستگا ڕسمیەکان کەسی تر نابێت چەکی پێ بێ و قانون سەروەر بێ لەو بوارەوە بەڕاستی. بەڵێ سپاس بۆ بەڕێز ئاسوهاشم پارێزەری ڕاوێژکار لە شاری هەولێرەوە ئەمڕۆ لە بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵمان بووی سپاس بۆ ئامادەبوون.